بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامەران بێ بە هیوام ئەم بەرنمەیەش بەرنامەی وێنەکانی دوێنێ بە دڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێ. میوانی ئەم چارەمان کەسایەتێکی ئاکادیمیە، بەڵام پێش ئەوەی بچینە دیداری فەرمون ئێوە و ئەم ڕاپۆرتە. میوانی ئەم جاری بەرنامەی وێنەکانی دوێنێ کوڕێکی خۆشەویست و ئازیزی ناوجەرگەی شاری سلێمانیە. پرۆفیسۆرێکی لێهاتووی زانکۆ و لە بنەماڵەیەکی زۆر بەناوبانگی شارە حیاتەکەیە، وەک کەسێکی سەرکەوتوو ئەکادیمی سەرقاڵی توێژینەوە و خزمەتکردنە بە بواری زمان. ئەو کوڕی حاجی عومەر سەدیقی مامتەها و خات و خانمی تۆفیقە سووری ئەمینەفەنیە کە لە دایک و باوکەوە خەڵکی سلێمانین و بە قەولی دایکی پرۆفیسۆر فاروق عومەر سەدیق لە بەهار کاتی دەرچوونی ڕێواز لە ساڵی 1950 لەدایک بووە. ساڵی 1960 ئامادەی سلێمانی کوڕان و ساڵی 1972 کۆلێژی ئادا بەشی زمانی کوردی تەواو کردووە و هەر 4 ساڵەکەی کۆلێژی بە پلەی یەکەم تێپەڕاندووە. ساڵی 1973 بۆ خوێندن دەچێتە مۆسکۆ، بڕوانامەی ماستەر و دکتۆرا لە ئەنستیتیوتی زانستی زمان لە ئاکادیمیای زانستی سۆڤێت بەدەست ئەهێنێ. ڕۆژی 14 یانزەی ساڵی 1970 دوای گەڕانەوەی لە مۆسکۆ لە زانکۆی سلێمانی وەک مامۆستا دادەمەزرێت. لە زانکۆکانی سلێمانی و سەلاحەدین و زانکۆی فاتح لە تەڕابلوس وەک مامۆستا وانەی وتۆتەوە و لە چەند پۆستێکی کارگێڕی وەک بڕیاردەری بەش، سەرۆکی بەش، یاریدەدەری ڕاگر یاریدەدەری سەرۆکی زانکۆدا خزمەتی کردووە. لە ڕۆژی 29 نۆی 2000 خات و سرود ڕەوف دەروێشی هێناوە و لە خێزانی یەکەمی دوو کچی بەناوەکانی مەستان و هیران هەیە و ئێستاش لە خێزانی دووەمی دوو کچ بەناوەکانی ئەفرۆ و ئیژە و یەک کوڕیش بە ناوی ئۆژۆی هەیە. بەڕێز پرۆفیسۆر فاروق عومەر سەدیق بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بە خێراتن دەکەین. ئێمەش بە خێراتنی هەمووتانەکەین و هیوادارم بەرنامەکەتان ڕۆژ بە ڕۆژ لە گەشە سەرنێکی هەمیشەیە بێ و ئێمەش لە خزمەتی ئێوین جارێکی تر بە خێرت بێن سەرت هەردوو چۆمان. زۆر سپاس دەکەم. کاک دکتۆر، بەڕاستی ئەوەی لەگەڵ جەنابێ دانیشتم، کەسایەتێکی هێمن، کەسایەتێک زیاتر گرنگی بە بوارە ئەکادیمەکەی دەبەرەوەی کە با بڵێن خۆت دە بوارە ئیشەکەی ئەوەی کە لە بەردەستی ئێمە شرۆڤەی کەین قسەی لەسەر بکەین وێنەیە، چکە بەرنامەکە بۆ خۆی ناوی وێنەکانی دوێنەیە. سەرەتا پێم بڵێ ئەم کەسایەتی چێ؟ ئەو وێنەیە ئەوە باوکمە حاجی عومەر سەدیق، حاجی عومەر سەدیقی مام سەدیقی مامتەها، ساڵانی 60 ئەو وێنەیە گیراوە. ئەو وێنەیە خۆشم گرتومە. خوب بڵێ حاجی عومەر سەدیق وەکو بزانی ساڵی چەند وە لەکوێ لەدایک بووە؟ حاجی عومەر سەدیق بە پێی دەفتەری نفوز لە 1910 بەڵام لەوە ئەچێ وەخت وەکو جاری جاران ئەو مەزبوطیە نەبوو لە مەسەلەی نفوز نووسینە. ئیتر لەوانەیە چەند ساڵێ پێش ئەوە بێت، چکە برادەر و ڕەفیقەکانیشی هەروە بوون، لەوانەیە 905 بوو بێت. باشە ئەوانە بێ لە سلێمانی. بەڵێ لە سلێمانی لە گەڕێکی کانێسکان بە تەنیژ مزگەوتی گەورەوە، چونکە ماڵی باپیرمان لێ بوو لێ لەدایک بووە. بەڵێ تۆ بۆ خۆت وەکو کەسێکی ئەکادیمی باش لەوە تێگەی کە سلێمانی تەمەنێکی ئەو نەزۆری نییە. ئەزانم بنەچەیان زۆربەی زۆریان بنەچیان لە شوێنی کەوە هاتوون. بەڵێ ماڵی حاجی عومەری سەدیق لەکوێ هاتوون؟ وەڵڵاهی کاگەسووە خۆی زۆر ڕاستە سلێمانی هەمووی تەمەنەکەی 200 ساڵە خۆ بە پێی کۆمەڵە سەرچاوە 1984 و بەعزێکیشی بۆ 82 ئیباتەوە. ئەوە معلومە، یعنی ئەوەی کە لە سلێمانیا بەخۆی بڵێ ئەسڵ و فەسڵ و هەموو شتێکم سلێمانیە دوورە ئەوە مەسائلانە. لەبەرەوە تێکەڵاویەک هەیە لە سلێمانی و لە شاری وەختی خۆی کە کراوە بە پایتەخت، بەڵام من یەکشە دەڵێمە ژۆی سلێمانی پێشۆی بکرێ بە پایتەختی بابان چەندەها جار شار بووە، چەندەها جار شار بووە هەل لەم شوێنە چەندەها جار شار بووە. بۆیە ڕابردوویەکی کۆنی هەیە و مەسەلەکەش پەیوەندی بەوە هەیە کە لە دەشتی شارە زورایە شوێنی حەزارەت شوێنی شارستانیەتە 4 فەسڵە. بۆیە ئەوەی کەوا پێی ئەو ترێ سلێمانی
خەڵکەکانی لەم لاولاولاوە بۆی هاتووە کە دوای ئەوەی کە کراوە بە پایتەختی بابان حاج عومەر لە چۆ هاتووە. حاج عومەر سدیق من باوکم بۆی گیرامەتەوە کە تەبان حاج عومەر سدیق باوکی ناوی مام سدیق بوو ئەویش لەقەبەکەی مام تەها گوایە مام تەهای باپیری با بڵێن باوکم گوایە لە هەولێرەوە هاتووە بەڵێ بەڵێەوە حتا بەعزە جارێک مام سدیق ئەو ئەرویلی ئێمە ئایو ئەرویلی بەڵام ئەو ئەرویلی و ئەو هەولێریە یعنی وەکو شتێک لەگەڵ بۆ خێزانی ئێمە نەچەسپاوە بەس ئەو حقیقەتە هەیە. باشە کاک تۆ بوار هەیە تۆ خۆت بە دووادا چوونی بۆ بکەی بۆ مەسەلێ؟ واللهی کاک ئاسوە ئەو مەسائلانە ئەبێ بچیتە ناو قوڵایی با بڵێن دەکۆمنت و نووسین و ئەو نەخشتانەوە نەوەڵا بەس ئەزانین ئەو سەردەمانی کەوا سلێمانی دروستکراوە خۆ تو جەنابەت دەیزانیت سەردەمی عوسمانی و تورک و ئەمان و عشتانیان لێک دەکۆمنت هەیە بۆ ناوی ئەموو ئەو بەڵام وڵایی وردەکاریەکانی زەحمەتە نەک بۆ ئێمە بۆ زۆر کەسی تر. بەڵێ اینجا منەمەوێ بزانم ئەم پیاوە کە لە سلێمانیا ژیا حاج عومەری حاج عومەر سدیق بەڵێ حاج عومەر سدیق حاج عومەری مام سدیقی مام تەها بەتەواو ئەم پیاوە بەچیەوە مەشغوڵ بوو؟ واللهی کاک ئەسۆ لە ژیانیان بە کاسپیەوە کاسپی کردووە و لە کاسپێکەشیەوە جۆرەها با بڵێن پیشەی بینیوە علاف بووە علافی جملە ئەو من بیرمیە ئەو کاتانە کە علافی جملە بۆ گەنم و جۆم خاستن گەنم و ئەمن عشارەکەی شامپێ کردو لە مووسڵی شەو ئایان هێنا ئەو کاتە ئەو نانە و خانوشتانە بۆ لەبەرەوە علاف لە سلێمانیا هەبوو چەند علافێکی جملە باوکی منێکێکە لە علافەکان و حتا لە قەبەکەشی حاج عومەر سدیق علاف بوو بڵێ ئەوەی لە قەبەشێنێکی تری ئەو ڕۆژگار بڵێ ئەوە لە ماڵی خۆمانە گەڕێکی عقاریە ئەو ڕسمە گیراوە ئەوە دوی 5,969 بڵێ ئەم ڕسمە ئەم وێنەیە ئەمە هی باوکم و لەگەڵ برا گەورەکەم باوکم بەری سێژنی هەیە ئەوە کوڕیژ نە گەورەکەیە ئەوە کاکتایری برامە مامۆستا بوو ئەمە جەنابنی ئەو کاکتایری برام بڵێ ئەمە کۆتایی ژیانیەتی ئەمە کۆتایی ژیانی ئەمە کۆتایی ژیان نییە بڵێن لە سەداسەد بەڵام ئەو کاتەیەکەوا من لە مۆسکۆ گەڕابوومەوە زۆر مانگووە لە چاخانەی دوو سوورماتوەوە ڕسمە گیراوە کە هاتۆ بەرەو پیری من و بەرەو پێشوازی منە گەڕانەوەمە هاتیۆ بۆ سلێبانی لە دووسخورماتوو لە چاخانەکە ڕسمە گیراوە. پەیوەندی جەنابێ لەگەڵ باوک تا پەیوەندێکی چۆن بوو؟ کاگەسۆ باوەڕ ببێ زۆر جاری ئەنی هەرچی با بڵێن ئەتیمادی زۆر شتی مشاوەراتی هەر لەگەڵ بنەبووە و پاشەوە لە مناڵیەوە بینمان هەر زۆر خۆش بووە. من ئەگەر شتێ بڵێم جۆرە و تووریایەکی لە منە ئەبینی لەبەرەوە زۆر پشتی بە من بەستە بوو بۆ هەموو شتێکی لە ژیاریە پرس و ڕاو ئەم نوعشتانە بەرەو پەیوەندێکی تون تۆڵ بوو و پیاوێکیش بوو لەو کەسانی کەوا ڕاستە بۆی تاون مەکتەبی و تاو نەکرا بوو بەڵام مەکتەبی زانستی خوێن بوو ئەو کاتەوە خوێنەواری سلێمانی ئەو هینانە بووە بەس خۆی فێری نووسین و کتێب ئەو شتانە کردبوو کاغەزی نووسی شتی خوێنەوە ئەو شتانە هەمووی زۆر باش بوو حساباتێکە هەر پێسی بە حاسی بۆ شتیوان نەبوو ئەنجا بەنسبەت ئەوەی کەوا زۆر جار لەگەڵ باوکمە کەوا ئەگەر دابنیشتینایە یادگاری خۆی و کۆمەڵی ئەو شتانی کە لە ژیانی بووە هەمووی بۆ باس کردوم و بەڕاستیش هاندانی ئەو بوو کە من کولیەم تاو کرد یەکێک بوو لەو کەسانەی کەوا بە معنای کەلیمە ینی پشتی گرتم بۆ ئەوەی کەوا بچم خوێندنەکەم لە مۆسکۆ تاوەکە. ساڵی چەند ژنیەنە؟ ساڵانی واتە با بڵێن من نازانم کە دایکی چەندەم ژنیەتی بەڵام کەی دایکتی هێنا؟ دایکم ساڵی 1949 هێناوێتی بەو پێی کە جەناب من پەنجام من نۆبەرەی ئەوم مانگی چواری 1950 لە دایک بووم لە سلێمانی لە کاریاسکان کەواتە ئەمەکی ئەوە دایکمە ئەوە خانمی تۆفیقە سووری ئەمینە فەنیە یعنی کاتە ناوی باجی خان بەڵێ باجی خان ئەم حەجی نەکردووە نەخێرنەوەڵا بەس حاجی ژن باشە ئەمە چەنەم ژنی چەنەم حاجی ژنی ئەمە سێ هەموو دواژنیشی بوو ژنە بچکۆلی بوو بەڵام کاگاسۆ ژنی یەکەمی چەند ساڵێک لەمەوە بەرخوا ئەفریقا ئەمریکای کرد وێنەشی هەیە ژنی یەکەمی بەڵێ وێنەکانی هەیە لای جەنابی هەیە ئەمە وێنەی ئەوە وێنەی ئێمە هەر پێمان و تۆ دایە و پێشمان و تۆ دایە خەجێ ئەمە کچی حاجی قاری هوانەیە
کچی حاجی قایری هوانەیە و بینی ئێمە لە مناڵیەوە ئەوەی ئێمە ئەومان خۆشویستووە یعنی خۆشویستێکی بەدەگمەن بۆ ئەیش بۆ ئێمەوا بووە هەزار ڕەحمە لە گۆڕی بڵێ هەزار ڕەحمە لە گۆڕی منیش واڵێم ئەم کاراکتەری کە ئاوا تۆ دەستی کردوتە ملی خۆشەویست بووە ئەوەش دایکی خۆتە بڵێ بازنەیەکەیە لێراونە ئەی دووەمژن کێ دووەمژن کاتێک کە دووەمژن نەخۆش کەوت کچێکی لێ بەجەما تووشی نەخۆشی بوو لە دووەمژنا کە توش نەخۆشی بە ئەمریکاکە ئەنج دایکمە هێنێ کاگاسۆ بەڵێ ژنی دوو هەمی ناوی حەبسە بوو ئەمری خوای کرد ئەوە بە نەخۆشی ئەجا بەڵام خوشکێکە لێ هەیە ژنی بەڵێ خوشکەکان ئەمری خوای کردو ئەوش مامۆستا بوو بەڵێ بڵێ ئەو ئەجا دومی سێم ژنیە ناوە کە سێم ژن دایکمە باشە ئەمە کامیانە کام ژنیانە ئەوە دایکمە ئەمیش هەر بڵێ بڵێ ئەو باچی خانمە بڵێ ئەم ماڵی کوێ ئەمە گەڕێکی عقاری ماڵی باوکمە خانوویکی گەورەمان هەبوو بەس باخچەکەی و حەدیقەکەی 300 متر بوو اینجا باوکم یەکێک بلەو کەسانی کەوا گوڵ باز بوو زۆری حەز لە گوڵە کرد زەوقی گوڵ بینێکی زۆری هەبوو لەگەڵ گوڵا حتا کۆمەڵی ئینجانەمان هەبوو لە حەمە ساڵحی کە حەمە ساڵحی باخەوانی حەدیقەکە وەختی خۆی لە زمانی مەلیکا کڕی بووی تاکو ئێستا لە ماڵی برا گەورەکەمان ماوە ینی ئاوە ینی ئاوا بگوڵ باز پەیوەندی جەنابە لەگەڵ دایکتا پەیوەندیکی یەجگار تون ینی هەموو کەسێ لەگەڵ دایکە پەیوەندی هەیە بەڵام بەڕاستی وەکو دایکێک ئەوەتی فامم کردوتەوە ینی هاندەری دەرەجەیەکی بۆ ئەوەی کەوا بەلای خوێن ناپچم ئەو بووە باشە ئەمە هەر وێنەیەکی ترە ئەوە بەڵێ دیسانەوە لە ماڵی باوکمە ئەوە وێنێ شەستەکانە لە بەردەمی ئەوە باخ و گوڵ و ئەوانە دائیمە باخەوانمان هەبوو لە ماڵەوە گوڵ و باخ و چیمەنەوە بە یەکەوەی لەگەڵ دایکمان ئەم ماڵش هەر لە عقاری ماڵی خۆمانە ماڵی عقاری و ماڵی کارگەیەکی سەهۆڵ هەیە لە گەڕێکی شۆڕش عقاری بڵێ ئەو کارگەیە کاگاسۆ لە خوار مزگەوتی نالیکە ئەچیتە خوارەوە هەر بە بناسە بە لە مزگەوتی نالیشە باوکم بەشێکی هەیە لە هەش بەش لە ئەرزەکەیەکەیان بە مزگەوت خواری خوارەوە ئەوە لە سەر سوچەکەی خواری خوارەوە ئەوە کارگەی سەهۆڵەوە کارگەی سەهۆڵی باوکی من بوو ناوی چی بوو کارگەی سەهۆڵی سلێمانی کارگەی سەهۆڵی سلێمانی بەڵێ بەس ئێستا نەماوە نەخێر دوای ئەوەی کەەوە خۆی ئەمری خوای کردیتر خۆ دەزانیت نەماوە ئێستا کاک دکتۆر فاروق من کە ئەچمە خزمەت هەر میوانێک کە باسی وێنەکانەکەی زۆربەی زۆری بۆ وێنەیەک زۆر پێداگیریەکە ڕێ ئاگال لەوە بێ حەزەکەم ئەو وێنێ بۆچی تو ئەم وێنێ زۆر پێداگیری لەسەر کرد باوەڕبێ یەکێک لەو کەسانی کەوا تەبەن دوای ئێمە دایکمان ئەمری خوای کردووە ئەوە پورمە پورە زەکیێ ئەوەی کە لە باوەشایەتی ئەوە ئێمە لە دوکانین سەیرانی دوکانە ئەوی لە باوەشایەتی کچەکەمە کە ئێستا ناوی ئەفرۆیە لە پۆلی شەشی ابتیدایی ئێستا بەڵێ پورە زەکیە ماوە بۆ ئەو خۆشمەوێ هەتا ئێستا ئێستا لەکوێ ئێستا لە سلێمانیە لە جادەیەکە پێڵن جادەی قەنات و ماڵەکان لەوەیە مێردەکەی کە عەباسینەوە بە ئەمری خوای کردووە بەس ئەم پورە بۆ جیا کردوتەوە لە پورەکانی ترێ ئاخر ئەو دوای دایکم ئەو ڕیەت بەڕقم بەڕقم دوای ئەوێ دوو پوری تریشم هەیە یەکێکیان نەسرینی ناو ئەوی تریان پرشنگی ناوە بەڵێ خوشکی دایکم پرشنگ ئەوە ست پرشنگ معاونەی مەکتەبی سۆلافی کچارە چەند ساڵ بەڵێ ست پرشنگ ئەوە پورمە جیاوازیەکێ لە خۆشەویستی لە بینیانە ینی ئەمە لەوان زیاتر خۆشتر بەخوا مەسەلەی پور هەمویان خۆشەویستن و عیلاقە هەیە بەڵام ئەو زۆر بەڕەحمە بەڵێ خوایان هێڵە وەڵا کاک دکتۆر وێنەی تری خێزانی ماڵەکەتان زۆرە بەڵام پێشەکی حەزەکەم بزانم مێژووی ئەم وێنەیە کاگاسو ئەوە کە بردیانین بۆ با بڵێن بۆی قەیدبان کە وەختە قەیدیان پێ بۆ لە مەکتەب ئەو وێنەیە یەکەم وێنەما و هەر ئەویشتە سەرەتای وێنەکانم لەو دەست پێکە ساڵی 56 مناڵ بووم بۆ ئەوەی گیرا کە بمان خەنە مەکتەب بۆ ئەوە بەڵێ بۆ ئەوی گیراوە سەرەتایی یەکەم ڕسمی لە ژیانمان لەوە دەست پێ مەکتەبتە بڵێ ئەی ئەم وێنەیە هیچ کاتێکە کاک دکتۆر ئەو وێنەیە هی ساڵانی پۆلی شەشی ابتیدائیە نووسراوە 63 ئایدا ئەوە لە 60ەکانەوە 63 نووسراوە ئەوە لە دوایەوە کەوا 63 لە متەوەستە اینجا لە پۆلی یەکی متەوەستە بووم هەر خراپنەوە 60ەکانەیە یەکی متەوەستە بووم بە وەختە ساڵ لێرە قەڵامێکە کردووە بە گیرفاندا
كاك اما بو حساباتي باوكتا يعني بو مكتبي وكو مكتب ليك يعني والله كاغاسو با بيبرم اما بابرين او كومريكا وقتي خوي بين ما انهم لقى نوسينو امانه حزم لا قلم وباندان زوره كرت لبرو باور بيه لسر ماركيك دوسي جار دوسي نوع يعني مكري ان جاء ماركه كان تشيبون ماركه كان تيكو هبو دواي باركر وشتو ابو بس باركر انا خيرو دواي ابو انا بلام او اميكي سابيا ما اصول يجبو جاري جاران جاري ابو سردمه دسريك كربياس او اعتيادي وقلمي كي بيكردايا وكو گنجێکیش ئەو علاماتی ئەوەی ترکی دەردی کابراالەوە گەورە بۆ کەس ئایتەوەتوانێت گەورێت و وەکو گەنج حساب وەکو گەنج حساب خۆناغی مناڵی قۆناغی مناڵی تێپەڕی بڵێ لێرە هێشتا هەر قۆناغی مناڵی تیا نەپەڕ ئەمە نووسراوە یەکشەممە ساڵی 50 ئیتر مانگەکە و ئەوانەتیانە نووس ئەم وێنەیە لە مزگەوتی قامیشان کەمە جارێ کە ماڵمان لە کانێسکان و نەچوبووینە عقاری لەوێ وێنەگرێکی لێبوو لای ئەوەی کەوا مناڵەکەی لە باوشمایە ئەوە فازیلی برامە ماوە ئێستا وڵا لە سلەیمانی ئەژی لە گەڕێکی بەختیاری لە ماڵی دایک وڵی خوێن مشتیوای تاوە نەکردووە کاگەسەوە ئەوی تر خۆمم ئەوە بەجلی کوژەکەی دایکە عادەتی بوو بۆ هەمووتان بەکاری بێنێ ئەوە کاگەسوە مەسەلە بیر و باوەڕ و ئەوانەیە کە باوەڕ بە کۆمەڵێک مادە هەیە کە گوایە حەسادەت و چاوی خراپ و پیسوانە دوورە خاتەوە لەو کەسە و مبارێکیش پیاوە ئەو مەسەلی کوژەکەی ئەوەیە لۆ بیر و باوەڕۆیە دارایی و دەوڵەتی باوکەیە کە زۆر بووە بڵێ هۆکار نەبوو بۆی کە دایکێ ترسی ئەوەی هەبێ خەڵک ئیرەی حەسوودی تام پێ بەرێ باوەڕ بێ کاگەسۆ مەسەلەکە پەیوەندی بەوە هەیە یعنی بیرکردنەوەیەکی جاران وا بووە ئێستا ئەو شتە کەس بووە لەو باوەڕام تەنها لەبەرەوەی کەوا کوڕە هەل لەبەرەوەی لەوە ئەچێڕوابێت بەڵێ ڕاستە ئەو قسەیە تەواو من لەگەڵ تام چکە کاتی خۆی ئەو جیاوازیە بەداخەوە بەس بەرەو کزی ڕۆشتووە زەمەنەوە تر وەڕاوەش من پێت بڵم زۆر بەرەو کزی ڕۆژ بەڵێ بەرەو کزی ڕۆشتوە ئێستا خوا بەزیابێ ئەوە شتێکی زۆر باش ئەم وێنێ ژوێنێکی جوان ئەمە لە سەرچنارە ئەمە بە کامیرەی شێخ سالاری حەفید و ئەوان گیراوە ئەوەی لە پێشەوەی برا گەورەکەمانە کاکتایرە ئەوەی دواش و خۆمە خۆتی بڵێ ئەمە کاکتار فەرمون لە باجیتە لە باجە گەورە لە دایە خەجیمانە برا گەورەمانە و لە سای خۆ ئێستاژماوە لە ژیانە ئەمە کاکتار ئەمیشەوە هەر کاکتارە پێشکەی خۆشەویستم کاک فارۆجیان بڵێ ئەم وێنەیە لە ڕۆژی دەی چواری ساڵی 1975 بڵێ گیراوە ئەوە ڕێک 40 ساڵ لەمە بەڵێ ئەجا ئەو وێنەیە بۆی نردبووم بۆ مۆسکۆ کاکە ئاسۆ من لێ هەڵم گرتۆ ڕستمانەوە هی ئەو کاتێ بەڵێ باشە کاک دکتۆر پەیوەندی تۆ لەگەڵ خوشکەکان تا چوانە پەیوەندیکی چاکە بە کۆی گشتی چەند خوشکە هەیە لە سێ دایک وەڵڵاهی نۆ بەس ئەمری خۆی کردووە دوانیان دوانیان کردووە و یەکی تریشان ئەمری خۆی برو خوشکە گەورەکەمان هەر ئەمری خۆی کردووە کە لە دایەخەجی بوو ئەویان هەرزوو ئەمری خۆی کرد لە 59 لە دایەخان چەندان لە حەوت بوون دوانی ئەمری خۆی کردووە ئێستا 4-5 ماوە ئەمانە لە دایکی خۆمن ئەمە لە دایکی خۆمن بەڵێ ئەوە کوێستانە و ئەوە کامیان کوێستانە گەورەکەیان ناخێر ئەمەی ئەم سەری سەر ئەو سەری سەر میرەبان لەوان گەورەترە ئەوەی ناوەڕاستیشان ئەوە ئاوانە پچکۆلەی هەموویەتی وە بچووکترین مناڵی باوکیش بچووکتری مناڵی باوکیشتە باش وێنەیەک هەیە زۆر جوان و کلاسیکە بەڕاستی حەزەکەم ئەمە کاگاسۆ ئەمە دیسانەوە مزگەوتی قامیشان ڕسمچێکی لێبوو جاوەکو عەرزم کردی هەر مەسەلەی خولیایی لە ناو مزگەوتەکە بەرامبەر مزگەوتەکە لەسەر جادەی قامیشان هەر بە ئێستا دەرگای مزگەوتەکە لەکوایە لەسەر ئەو جادەیە چاخانی لێبوو ئەوەی لێبوو پینەچی لێبوو شتای لێبوو ئەوەیە ئەو گرتوێتی ئەمانەی ئێستا بە عەرزەکە ئەوە قەمسەڵە سپێکەی لە سەرایە لەبەرە ئەوە خۆمم دەمانچێکی ئاویشم گرتۆ بە دەستمەوە بەڵێ دەمانچ ئاوە ئاوە ئاوی پێنەکرێت خۆزگە هەچی دەمانچەی دنیا هەیە ئاوی وایە بەڵێ ئازاری کەسینە ئەوی تەنیش خۆم ئەمە فەمی برامە خریجی کولیە ئیدارە و اقتصادی سلێمانی تاوا کرد لە دوای ئەوە لە ئەڵمانیا ئەژی ئێستا ئەمە خوشک مناوی گوزیدێ مامۆستایە ئەوی تەنیشتیشمان ئەوە برا گەورەکەمانە کا حەمەتایرە ئەوی ترمان دیسانەوە ئەوە برامانە ناوی فواد بوو ئەمری خۆی کردووە
ئەمە بۆچی ئەمە لێرە ناشرینە ئەم ڕسمە باوەڕ بێ کاگاسۆ ئەو ڕسمە نسخەی ئەسلەکەی نەمابوو لە دوایە جارێکیان کە چوون بۆ ماڵی نەنکم یا بوومان بەو بە بزمارێکە و قایمی کردبوو لەوم سەرەوە شوێنی بزمارەکە ئەمە شوێنی بزمارەکەی ماڵی بەڵێ من جارێکی وەرم گرتوەوە ڕسم گرتوەوە باشە کاک دکتۆر پێما بێ دوایی ئەچینە سەر ئەو بابەتە پێما بخۆشە ئارەزویەکت هەیە بۆ وێنەگرتن ئەو جۆرشتانە کاگاسۆ لە مناڵیەوە حەزم بە ڕسم گرتن کردووەوە باوەڕ بێ لە متەوەستەوە بابرین کامیرەم هەبووە وەختە کامیری کڕیۆ بە بابرین بە دینارونیەک لە بەڕحمە عەلی شێخ فەرەجووە اینجا فلیمی ئەو وەختەش هەمووی هەشتی هەبوو دوانزەی هەبوو لە وەختەوە هینمە ڕسم گرتن و ڕسم کۆکردنەوە هیوایەتم بۆ دائیمە زۆریشم هەبوو فۆتاوە وێنەی سەرەتاییە ئەوە وێنەیە لە مەکتەبی کانێسکانی سلەیمانی گیراوە ئەوەی لەو سەری ئەو سەرە شێخ ئەو مامۆستا عومەر کەریمە ئەوە یاریدەدەری بەڕێوەبەر بوو مدیر بوو ئەوەی لەو سەرە وەستاوە ئەوە ئەو کەسێتیە بەناوبانگەیە و شاعریشە شێخ عەبووبەکەر هەوری شاڕۆکەرەفەنی ئەلف بێ هەوری ئەوانی کە داژنیشتون ئیترەوە قوتابیانی پۆلی دوین وابزانم دوینەوەنە بەعزێکی لێ ئەناسم و بەعزێکیشی لێ ناناسم من بەڕاستی نامەوێت زۆر پێداگری لەسەوەکەم بڵم کامیانی چونکە وا وردن و چوو بەیەکە پێش مامەڵی لەوانەیە بینەران هەنی من ئێستا خۆم شارە دەیم بەڵام کەسایەتی ناسراوی ئێستا کە لەم پۆلا بچێن واللهی ئەگەر جەنابێ بڵێ بەمەیتێ ئەمە مامۆستا نەوزادە مامۆستایە ئەوەی کە دانیشتووە لەو سەری ئەو سەر ئاوام کردووە ئەوە خۆمم منسووری شێخکەریمی تایە محامی شێخ منسوور ئەمە تا لەم سەری ئەم سەرە ئەوە منسوورە ئەوە دۆستم بۆ ڕەفیقم بۆ ئێستا شەر یەکتریمان خۆشەوێ وکەمەکە مەکتەبێکی جوانی دارە ڕایە کتێبخانەی ئەبڵێم ئەو لە سلێمانیە چەند مەکتەبێکە بۆ وەختە یەکێکە لە مەکتەبە کۆرەکانی سلێمانی کانێسکانەوە بۆ ئیدارە بتەوە بۆ ئیدارەیەک باوکایەتیە کاگاسوەگەر یاری یەکێک بە لەم یەکێک و لە مدیرە هەرە بەهێزەکانی سلێمانی زۆر بەتوانە بوو وقتیش ئەومان لەبی ناچێتەوە پێش ئەوەی پشینە پۆلۆ بەیانیان کە کۆیانە کردینەوە هەموو بەیانیەک خوتبەیەکی بۆ خوێنینەوە شیعوەگرەفەنی هەموو بەیانیەک ئامۆژگاری بوو بەڕاستی و ئامۆژگارانە تاکوی سامن زۆری لە گوێمە ئەزرنگێتەوە وە کۆمەڵە جدیەت لەوی شۆفێر بوو بەڵێ ئەمە ئەو وێنەیەکە لە پۆلی 5 بووین بەو بۆنێو گیراوە کە چەند مامۆستایەک تەطبیقاتیانە کرد لە مەکتەبەکەمانە مامۆستایەکیان ئەو مامۆستا محەممەد لەو سەرەوە ئەوەی تەنیشتی مامۆستا کەمالی حاجی ئەحمەدی زێوەیە لەو سەری ئەو سەر ئەوە تا ئەوە مامۆستا یاسینی مەحبووبەگە مامۆستا یاسینی مەحبووبەگە ئەمە شەر کانێسکانە مەکتەبی کانێسکانە ئەو چەند مامۆستای هاتوون تەطبیقاتیانە کرد کاک دکتۆر ئێمە جارێ مامانە لەگەڵ جەنابێ با وچانێک بین ئارەجو جەنابێت خۆشەویستان وچانێک و دینەوە خزمەتتان پێش وچانەکە ئێمە وێنێمان زۆر بینی کاک دکتۆر بەڵێ اینجا وێنەی جوانی تریش هەن بەردەوامن ئەم وێنێش وێنەیەکی زۆر جوانە حەزەکەم باسی ئەم وێنێشمان بکەی و بۆنەی ئەم وێنەیە چییە کاک دکتۆر ئەو وێنەیە لەو کاتەیەکەوە باوکمە و حەمیدەفەنیە و کاکتایری برامە لە ڕسمەکانەوە و کاک عەلی باقیە و خۆمم ئەوانە بەڕێکردنی منە کە وەختە چوون بۆ مۆسکۆ بۆ خوێنن باشە ئەوە مەتاری بەغایە زۆر باشە بەڵام پێش ئەوێ بچینە سەر مۆسکۆ هەندێک وێنەی جوان هەن لەناو ئەلبومەکەی بەڕێز تاکوە کاتێک کە تۆ خوێنکاری کۆلێژی ئادابی لە بەغدا بڵێ بەڵام لێرەیە وێنت لە بەردەمی فندق عەلیە گرتووە لە ڕۆژی 29 چواری 69 بڵێ ئەم فندق عەلیە تۆ لەوێ ئەژیای بڵێ بۆی چییە بە کاگەسۆ ئەوە وەختی خۆی کە ئێمە چوینە بەغا لەوێ باوکم لەبەر ئەوەی کەوا نەچین بۆ شوقە بگرینەوە یا شوێنێکینکەین وتێلێکی بە ئیجارە گرت کاتبی هەبوو و خۆمان ئێمە شوقەیەکمان هەموو ڕێک و پێ بۆ خۆمان تیاشە ئەژیاین ناو بەناو یارمەتی کاتبەکەشمانەیە ئەوە کاتبی و تێلەکەمانە و لە بەردەمی ئەو تێلایە باوەڕ بێت ئێمە 4 ساڵ لەو تێلا بووین ئێمە زۆر بە ئیسراحەت و زۆر بەخۆشی و کۆمەڵی خزم و دۆست و ناسیا و هاتووە بەلامان بۆ ئەو تێلە یەکێک لەوانە جەنابی دوکە عیزەدین بوو
باشە فندق علی بۆ ناوی علیە بەخوا ناویان نابوو پێشتر هی باوکم نەبوو ئەوانەی کە ناویان نابوو پێشتر ناویان نابووی باوکیشم نەیگۆڕی ئەوە شارە جمهوری بەغایە بەڵێ ئەی ئەمێنەیە ئەوە 66 ئەوە بە ڕێکۆت بوو تاعتیلی نیوەی ساڵ لەگەڵ باوکما چوین ئەوەی کە هێشتا خانکار نیت نەخێر ئەوە لە سنفی دویم تۆسە بوومنەوە کاتە باشە ئەو ئەفەندی لە تەنیشتی باوکتەوەیە لێەوە دەست پێکەمانێکیان ئەوە کاکتاری برامە برا گەورەکەمانە ئەوەی تەنیشتی باوکمە ئەو کوڕی مامە بە دوای ئەوە ئەوەی تریان برایەکمە اینجا کوڕی مام دەست پێکاتەوە اینجا مامی تیا لۆ سەری و سەری شۆ خۆمم ئەوە پردی معلقی بەغایە باش ئەمەش هەر کۆلێژی ئادابە بەڵێ ئەو کۆلێجی ئادە بە کۆمەڵێ قوتابین ئەوە کە لێ بووین کەی سیارەی بۆ کڕیت باوکێ بۆ من بەڵێ ساڵی 1970 بوو بەڵێ بۆ خۆم بەس ئەم سیارەیە ئەمەیشێ ئەمە هی خەڵکە سوتفۆ تێپەڕیەوە شارە جمهوری بەغایە هی خۆتان نەخیری ئێمەنیە ئەویش هەر شارە جمهوری بەغایە کە ئەو وەختە تازە دروست کرابوو بەڵێ ڕاستە ئەو تازەترە لە شەقامی ڕەشید بەڵێ ئەمە ژوێنەیەکی جوانە بەڵێ ئەوە سەیرانی قوتابیانی کولێ بەشی کوردیە بۆ زوبێر ئەوە زوبێرە زوبێر بەڵێ ئەوە زوبێرە سەردانسرەیە دە یەکی 60 بەڵێ وەختە چین باشە نوکتەیەک هەیە ئەڵێ کەسێک شەوێک ئەوێ بنوێ دوو جێگار ڕاخە دوو جێگار ڕاخە پێڵم بۆ دوو جێگاڵیاخە دوو شەوە نەنووسۆ تۆ لەسەر زیاد لە دەشەوە نەنووسوی کاگاسۆ ئەوە سەربانی وتێلەکەی خۆمانە عادەتەن بە ڕۆژ دۆشەکەکان کۆکەنەوە ئەوە هاوینە هەمووی ئەخەنە سەرێک شاگردەکانەوە بۆ ئەو ڕسمە زۆر نرمشل و خۆش بۆ ڕسمەوە گیرەوە باش ئەم وێنێ ژوێنێکی جوانە ناو بازارە ئەمە چییە؟ کاک ئەوە لە خوار کۆلێجی بابل کولەی ئادابی جارانەوە بەغایە ئەوە بابل معەزەمە ناو بەقاڵەکانە ئەوە عەرەبانانەت ترۆزی و خەیارە و ئەو شتانەیە ترۆزیە فرۆش ترۆزی کە یەکەم جار پێگا ترۆزیە باریکەکان زۆر گرانە ئەوە هەفتەیە هەرزانە بێت زۆر هەرزانە ئەوە ترۆزی عەرەبیەکە باریکەکەی کەیسا بۆ ترشادی لە وێنەکانی توە شتێک زۆر سەرنجی ڕایکێشا ئەو بلوزە ناوازەیە لەبەرتا ئەم بۆچی تۆ ئەم بلوزە لەبەر کردووە لەو ستایلی تۆ ئەوانی کە لە بەریان نەکردو هۆی چییە؟ واللهی کاگاسۆ ئەوە خۆی مەسلەی زۆر جار زۆر شت تۆ جیناتی وێراسەیە لە باوکتەوە دەبێنێتەوە باەخی زۆری ئەیا بە جل و بەرگ و پێڵاو ئەو نەعشتانە ئەوە لە باوکم منەوە بە زۆر باشیەوە گوتۆ لەبەرەوە بەشێک لە ژیان با جل و بەرگ بووە ئەو بلوسێکە لە ئێساش لە بیرم لە شارڕەشی کڕیم ئیتالی ئەسڵا پێم خۆش بۆکو گەنجێ لە بەریکم ینی تۆش کەشخەیەتی کردو کراوە ئەروەڵا بنسبە جل و بەرگەوە زۆریش بۆچی حەزت دەکردەوە نەجلی بەخوا ئێستا چون ئێستاش بۆکو مامۆستای بۆچی دکتۆر بۆچی یعنی هۆکارێ بوو بۆ ڕاکێشانی دڵان کاگاسۆ بەشێکە لە کەسێتی ئینسانەکە شخصیەتی ئینسانە پاک و تەمیزی و خۆڕاگرتن بەشێکە لەوە تۆش لە ژیانتا خاستن کە بووین بە مامۆستای جامی ئەو پێشەوەش تۆش خەڵک پەروەرداکەی لەبەرەوە بەشێکە لە پاک و تەمیزی و بایەخ بە خۆدان ئەمە لە پۆلی کۆتایی چوار خۆم چوون بە شوێن کاگەحمە ئەحمەد سالار و مامۆستا ئەحمەد سالاری خۆشەویستمانە ئەوە حکمەتیندیشی تێ ئەمانە من بورهان جەمالی لەسەری سەرەوە ئەمانە هەمویان هاتن بۆ ئەوەی کەوا لەوێ ئاهەنگێکمان کرا ئاهەنگی دەرچوونە تەمسیلێکیشی تاینیشی تیاکرا باش بەڵێ لەگەڵ یاری تاوڵە و دۆمینۆوانە لە چی زۆر لە یاری دوور بووم کاگاسۆ بەس دۆمینەم حەز لێ و دۆمینەم ئەکرد لە دۆمینە زیاتر لە ژیانمە هیچ جارێکیت نازانم ئەمە وێنەیەکە دۆمیناکەی ئەمە دۆمینێ ئەمە سەرچنارە ئەو تا بەرامبەرمانە کامیان ئەو سپی ئەو لاتەوە لای ئەو کاری ناکەی ئادانیشتو لێش ئەمەی لەسەری ئەم من سیرەکەمەوە بەس سەیرە بەڵام لە بەردەمی پۆلیسەکای بەڵێ ئەمە بەردەمی بازارەکەی سەرچنارە باشە ئەوە بۆچی تۆ ئەوە لە دەوروبەری سەرچناروانە پیاساکەی واللهی جاری جاران و گەنجی جا سلێمانی شوێنێکە هەبوایە بۆ ئەوی کەەوە هەناسیکی لێ بگەڕیتایە سەرچنار بوو ئەمە شەر سەرچنانیە لە نزیکی بازار هەر سەرچنارە قوربانی باش وێنەیەک هەیە توی نازانم بۆچی لە ئەلبومەکەی توایە ئەم وێنەیە دوو کچۆڵەن ئێتر بۆچی لای توێ ئەمێن بەڵێ ئەمەیان سەیرانە ئێمە چوینەتە پاسەوە دانیشتوین جارێ ئەو کچانە نەهاتون ئەمە بەسڕەیە
ئەمە سەیرانێکە لە سەیرانەکان وەزە محەبۆ حل دەکراوە حوتی یەکی هەفتادوو سەیرانی بەسرە ئێستەیرانی بەسرای ئەوەیە لە خۆتی تای زوبێرە منی تیام لە پەنجەرەکەەوە دیارم هەل لەبەرەوە لێشۆ دیارم بۆیە هەڵم کەواتە سێم پەنجەریان بەڵێ بە سێم پەنجەران ئەو خۆمم ینی پەیوەندی بۆ کچانەوە نییە قەت نە لە نزیک نە لە دوور ناشیان ناسی نەبەخۆ ناشیان نەوەڵە باش وێنەی جوانی هەیە بەڵام کاکە ئەمە چیە هەر هەمووتانێکی جانتاکتان پێەیە ئەو بەیانیەیە کە گەیشتوینەتە بابرێن مەحەتەی قیتاری بەسرە دوای ئەوە ئەچیتە مۆسکۆ بەڵێ بۆچی تۆچی بۆ مۆسکۆ کاگاسۆ لە پێشا لە بەغا زمانێتەوە بەڵێ لە بەغا زمانم تا بەشی کوردیم تاوا کردووە هەموو ساڵێک یەکەم بووم هەر 4 ساڵەکەی کولیە یەکەم بووم کە وەکو یەکەم بووم لەسەر ئاساس و لەسەر براغی ئەوە لەلایەن کۆڕی زانیاری کورد کە یەکێک بوو لە دەستکەوتەکانی شۆڕشی ئەیلولی مزن ئەو کاتە لەسەر بە زەمالێک لە زەمالەکانی ئەوان و بە هیمەتی کاک ئیحسان شێرزاد و دکتۆر کەمال مەزەر منیان هەڵبژارد بۆ ئەوەی کەوا بچم لە زمان ناسیە دکتۆرا بێرم سەردەستی کێە ئەو دکتۆراتیانە لەسەر مامۆستایی سەرپەرشتیارێ بەڵێ شوێنەکە جارێ پێشە مشتێک کاگاسۆ ئەو ئینستیتوتەی کە من لێ بخێنەوە ئینستیتوتی زانستی زمانە نزیک کرێملینە لە مۆسکۆ ئایدی ئەکادیمیای زانستی سۆڤێتیە لە بەشی زمانە ئێرانەکان وەرگیرام لەوێ سەرۆکی بەشەکەمان ڤێرە سەرگێڤنە ڕەسەرگۆیەوەی کە لە زانە هەرە گەورەکان لە مەجای لە بواری زمان ناسیە و سەرپەرشتی نامەکەشم و مشریفەکەشم یا ئەو پێی خۆش و پێی وترە سەرکار دکتۆر باکایف کامیان باکایفە دکتۆر باکایف ئەوەی لەو سەرەوەیە بەڵێ بە تەمەنەکان ئەوە باکایفە ئەو وێنەیە لە مەحەدی ئیسشا گیراوە ئەوە دکتۆر شوکری ڕەسووڵە ئەوەی تەنیشتی ئۆردوخانی جەلیلە ئەوی سەریشەوە ئەوە منم ئەوە مۆسکۆ پەیوەندی تۆ چۆن بوو لەگەڵ ئەو مامۆستا سەرپەرشتیارە و ئەو سەرپەرشی ئەو کۆمەڵش منی بەستبووە بۆەوە یەکەم ئەو هەست و شعوری کوردایەتی کە لای کوردی سۆڤێت بەگشتی وەی ژووک و زانایەک کە زۆربەی هەرە زۆریشیان کوردی یەزیدی ئەسڵن پەیوەندیە کە بوو ئەو مشیفیشم بوو لە عینوەخ شاوکو باوکێک دائیمە هەڵسو کەوتی لەگەڵا کردوم پەرۆژ بۆ هەموو ئەوەی کەوا ئێمە وەکو کوردێک چلێرە چلەولا پێشی خۆش بوو کە ڕۆژە لە ڕۆژان کوردستان هەمە بێتەوە بەیەک و ئاواتی ئەوە بوو تاکە خوێنکار لە عێراقەوە کە چوو بێ لە کوردستانەوە بڵێ لە هەموو ژیانیا باکایف یەک خوێنکاری هەبووە ئەویش من بوو دوای منیش کەسی تری وەرنەگرتووە لە ژیانیا لە ژیانە و ئەشیوە ئەو من هەوڵ و کۆشتەکەم ئیشم زۆرە کارم زۆرە چونکە گەر خوێنکار وەرگرم منە بێ خوێنکارێک پێ بگەێنم کە لە دوایی پەنجەی وەڕابکێشی ئەم وێنەیە کێوچێن ئەمانە ئەوە ڕۆژی دیفاعەکەمە هی ئەتڕۆحەکەم ئەوەی کە دانیشتووە ساڵێک دکتۆر عیزەدین هاتبوو بۆ بۆسکۆ بۆ خوێنی دکتۆراکەی بۆ دکتۆرا ناوک لەوێ بوو ساڵێک ئەوە دکتۆر باکایفە ئەوە شان توی ئەویشان من باش ئەم پیاوە دیارە زۆر بە ئەزمونە ئەمە ئەوە یەکێکە لە زانا دڵسۆز و پیاوە گەورەکانی میلەتەکەمان ئەوە پێوترێ کەنات کەلاشەویچ کوردۆیف ئەوە کوردۆی بەڵێ ئەمە ڕۆژی بەڕێ ڕۆژی دیفاعەکەمان عادەتەن دوای ئەوەی تۆ دائنیشی توش دەخۆیت و ئەمن و عشتانە ئەوەی ئەو سەری ئەو سەرزانایەکی گەورەی ڕووسە پێوترێ پاخالینا بلوسپیەکە بلوسیبەکە اینجا ئەوی تر خۆمم ئەوی تر خوێنکاری دکتۆرایە ئەو کچە ئەوەی ئەو سەریش ئەوە دیسانەوە سمیرنۆڤی ئەوش مامەستا ئەو خوێنکارە کچە کورزمانە ڕووسە خۆی ڕووسە باشە ئەمە ژوێنەیەکی جوان هاریە و سەر ئەوە من و لەگەڵ دکتۆر جەلیلی اینجا کاگاسۆر بالمناسبە ماڵی جاسمی جەلیل باوکیان ماڵێکی ینی کۆمەڵی زانای پێگەیانوە جاسمەوە خۆی چوومەتە ماڵیشان من لە یێریڤان دکتۆرە جەمیلەیان هەیە ئەوە مۆسیقارە دکتۆرا لە مۆسیقا ئوردوخانی جەلیل دکتۆر جەلیل ئێستا لە نمسایە ئەم وێنەیەکە ڤڵادیمیر لینین لەسەرەوە بەڵێ ئەوانی کە کیان ئەمەی پشتی لێمانە جەنابتی ئەوە من نیم نەخێر ئەوە من نیم ئەوانی ترکە دانیشتون ئەوە ڕۆژی دیفاع ئەوە قاعی ئەی خۆتیان دەوێنێ هەمە وێنەمان هەیە کە لە ڕۆژی دیفاعەکەم بە کاگەسۆ ڕسمیترە
بەزۆ ڕۆژی دیفاعەکەمە ئەوە مناقشمە مناقشمەوە زارەیە باشە زاری یوسیپۆڤنە باش ئەمانەشیان کاک قوربان ئەوە یێریڤانە شاری یێریڤانە دیسانەوە لۆ چوونەما ئەوە کۆمەڵێک لە ناوەڕ یەکێکیان خۆمم ئەویتریان کوردی دڵسۆزی کەوا سوتا بوو بۆ کورد پێوترێت چەتۆیف کامیانە چەتۆیف دوو هەمە لەو سەرەوە ئەمی ئەم سەر ئەو سەریان دوانەکەی ناوەڕاستی شەبقەکە ئەوە چەتۆیفە ئەوەی تەنیشتی ئەوانی خۆمەم ئەم سەر و ئەو سەر ئەو دۆستی چەتۆیف بوون هێنابوونی لەگەڵ ناسیایی لەبەر من بەڵێ باشە ئەمەش هەری ئەو سەردەمەیە ئەمە هی مۆسکۆی لە مۆسکۆی گیراوە باشە کاک دکتۆر پێم وابێ ئەمانە خۆت گرتوتن وە خۆشش توتنت بەڵێ ئەمە شەری ئەو ئەمە خۆم گرتومە ئەمە ساحەی بابرین سوورە یا گۆڕەپانی سوورە ساح هەمرایە بەڵام ئەوەی لە پشتمەوە دیارە ئەوە بەڕووسی پێڵێن مەڤزەلێ ئەوە شوێنی بابرین ئارامگای لێنینە ئارامگای لێنی بەڵێ ئەوە شوێنیەوە ئەی ئەم ئاپارتمانە گەورەیە دیسانە ئەو هەر ئەو ئەپارتمانە هەر لەسەر ساحەکەیە ئەوەی وەستاوە لەگەڵمە دکتۆر جەبار قادرە هەردووکمان لەسەر ئەندامی کارایی ئەکادیمیاین لە هەولێر بەیەکەوە بەیەکەوە ڕۆشتوین بە یەک تیارە بەیەکەوە ژیاوین لە یەک بەشی داخلی ئیتر ئەو دوای من بە ساڵێک هاتەوە باش ئەم وێنانە پێم خۆشە خەڵک ببینێت لە بەرێ بەڕاستی خۆت گرتوتن و خۆشش شتوتنەتەوە لەوێ ئەمە شەر دیسانەوە ئەوە بەردەمی بازارێکی گەورەی بەناوبانگی مۆسکۆی پێڵێن گوم ئەو لە بەردەمی وای گیراوە مۆسکۆیە بە پلەی چی دەرچوو دکتۆراکەم بە پلی ئیمتیاز دەرچوو کاگ ئاسۆمێن ئێمە ئوسولی ئەوەی کە دەنگ بووایە پێڵێن ئەنجومەنێکی زانستی ئەنجومەنی زانستی ئینستیتوت دائەنیشێ دوای ئەوەی کەوا نامەکە ئەخوێنرێتەوە و گفت و گۆکە و لە ئەنجامە بە دەنگانە لەبەرەوە 15 کەس بوون و بە حزوری دوکتۆر عیزەدین لەوێ بووە ئەوانەی کە پیشانمان لەوێ بوون لە سەفار مەدارەجێک ئەو دانیشتە بوو لەوێ دوکتۆر عیزەدین نەخێر بە دانیشتنوکو میوان دانیشتوانی مەسەڵەن کو بڵێم شایەتێکە لەوێ بووە بە دەنگانی هەر 15 عالمەکە بە دەرەجی ئیمتیاز دەرچوو کەی گەڕایتەوە ساڵی 77 مانگی حوت ئەو پڕی گەرمی بوو یعنی تۆ لە مۆسکۆی ئەو سەرمایە بۆ ئەم وێنێر ئەمە نەخێر ئەمە یەکێکە لەو بابرین گەڕانانەی کە لە هاوینانە ئەچوین بۆ سەر بەحر ئەمە شاری سۆچیە ئەمە فڕۆکەخانەی سۆچیە ئەلێرەیە ڕۆژنامەیەک هەیە ڕۆژنامەی عێراق لە ڕۆژی 23 ساڵی 1970 عودەت دکتۆرا کوردی بەڵێ ئەوە پێش ئەوەی کەوە کە نامەکەم تاوا کرد پێش ئەوی بگەڕێمەوە کە هاتمەوە ئەوە لەلایەن کۆڕی زانیاریەوە کراوە بە مناسبە ئەوە کە گەڕاوەتەوە ناوی خۆمیتایە و شەهادەوری پشتاریتی باشە کاک دکتۆر وێنەیەک هەیە کاک دکتۆر ئەم هاوکاری ئێمە باخچەخان ئەمە چییە کارە لای تۆ ئەم وێنێ ئەمە باخچە کچی خوشکە زای منە دایکی خوشکە زای منە گوڵاڵەخان خوشکە زای منە ئەو کچی گوڵاڵەیە ئەمە ئامادەکەیەکە لە ئامادەکار و پێشکەشکاری بەرنامی بنەوشە بەڵێ ئەزانم خەریکی ئەوەیە و ئەوە بابرین مۆلوویەکمان کردبوو بە بۆنەی خەتەنەکردنی کوڕەکەمەوە ئەوەی کە کردێتی باوەش ئەوە کوڕەکەمە ئەوە ژۆیە لە باوەشی باخچایە ئەوی تریشان ئەفرۆی کچمە بەڵێ ئێمە لێرە ڕێز خۆشەویستی بۆ نێرین کاک دکتۆر ئەم کاراکتەری چیە ئەمە کاک ئاسۆ قەدەر وای کردووە لە ژیانمە من بابرین دوو جار ژنم هێناوە ژنی یەکەم و بە مناڵەکانیەوە ئێمە دوای شەڕی ناوخۆ ئەو ڕووداوی بابرین کوردستان کەوتینە ئەوروپا و بابرین وەکو دەربەدەرێکی کوردیان لەوێ ئەوان وای کردکەوە دوو کچەکەم کچە گەورەکەم مەستانی ناوە کچەکەی دوای ئەو هێرانی ناوە لەگەڵ دایکیانە ئەوان کەوتنە بابرین ئەوان مانەوە من گەڕامەوە هەل لێرەشەوە بە مناسبە ینی بۆنەیەکی باشە بەهۆی ئێوە و سوپاسی چارەکەم جارێکە ڕێز و سوپاسم بۆ هەمویان بنێرم و چاوی هەمیان ماچەکەم دوای ئەم اینجا لە دوای ئەوە بەڕاستی ناچار بووم و دیسانەوە دیکە بۆ جاری دووهەم ژنم هێناوەتەوە ئەمە خێزانمە ناوی سرودە لە ساڵی 2002 بەڵێ خواستومە لەکوێ بینیت کاک دکتۆر واللهی کاگاسۆ بەهۆی ناسیاوەوە بەهۆی ناسیاوە دراوسێکی ماڵی کاک حەمەتاری برام هەبوو بەهۆی ناسیاوە ئیتر خۆش دەزانی بەعزە جارێک زۆر جار شت هەیە سۆت فۆ قسە ئێنێ قسە بۆی ئەوە بووە باش
منەمەوێ وێنێک هەیە ئەگەر لێمان تێک دەچێت ئەمان ئەم پیاوەکێ ئەوە باوکی بڵێ خوالی خۆش و باوکی سرودە چەند ساڵی لە پێش ئەمری خوای کردووە ئەوە کاگڕۆفە کوڕی ساڵهاغای دەرێشاغای زەنگەنەیە خەڵکی خەزورمە زەنگەنن بڵێ زەنگەنەی دەوری کەرکووک دەوری کەرکووک لە دەیەکە نزیکی ئاوەسپی ئاوە چەرمی بەڵێ ئاوە چەرمی ئەمە دایکی سرودە ئەمە حربیە خانە دایکی سرودە پەیوەندی چۆنە لەگەڵ خەسوودە واللهی پەیوەندی خەسوو لەگەڵ زاوا خراپیەکە تۆ دائیمە ئەبێ چاکبی و بێ باشیش بێت و پەیوەندیکی بەس کاگوتۆر بەس بەڕاستی خراپ نییە بەس بەڕاستی نەخیار لەگەڵ زۆر چاکیشون و ویژێکێکە لە ژنە بە سزمانەکان بەڕاستی من ناڵێم خەسووە بەڵام هەتا بڵێ بە سزمان و ڕێک و پێک و هێمن لە سەرخۆیە ئەوە لە دڵیشەوە ئەیڵێم ئەمە ترز نییە نانە باوەڕ بێت ترز نییە لە دڵ و دەروونەوە ئەیڵێ بە گەروانم خۆی لێرە نییە من هەتاکو ئێستا باوەڕ بێ کاک مەشهورم بۆی کەوا لە خوارم لە کەسی نەترساوم بەڵامەوە لە دڵەوە ئەیڵێم باشە بەڵێ ئەمە ڕۆژی هاوسەر گیریە کە تۆ پێیت و ڕابی بە وشەیە ئەمە ڕۆژی ژنهێنانە بەڵێ ئەمە من لە دژی ئەو وشانم زەواج و هاوسەرگیری و خێزان پێکۆن کاگ ئاسووە باشە کەواتە من ڕاستیەکەم تێگاوی بەڵێ من ڕاستیەکەمەوە ئەمە ژنهێنانە ئەمە یاژ ئەتوانین بڵێن ژنهێنایان بڵێن ڕۆژی زەماوەند ئەمە ژنهێنانەکە ئێوە ڕۆژی ترەوە زەماوەنی پێڵی چی پێڵی ئاهەنگی پێڵی چی پێڵێ ئەوەیە باشەڵێ ئێمە چی دوایە چینەوە سەر هەندێک وێنێتر بەڵام پێم خۆشە دووێنە هەند تۆنەکانیان لە یەکە چێ لە ڕۆژێکا گیرابێ تەنانەت بە جلو بەرگەکەی تۆ ئەم وێنەیە کاگەسۆ ئەو وێنەیە مێژووی هەیە مانگی هەشتاوێک ئێمە لە جامیعی سلێمانی دوای تەبعاً هەرسی شۆڕش خۆ دەزانی ئەوە وڵاتەکە ژە دەستی بەعسا بووە نیان هێشت شخصی من و چەند کەسێکی تر نیان هێشت تەرفیع بکەم نەقلیان کردین ئێمە دووریان خستینەوە بۆ دەرەوەی جامیعە بە ڕێکەوت کاک عوسمان سەعیە و لە وەزارەتی حکومەتی مەحەلی من نادیانەوە بۆ ئیدارە مەحەلی لە ئیدارە مەحەلی لەگەڵ دۆست و برادەری کۆنما یعنی ڕۆژە لە ڕۆژان هەستم بەوە نەکردووەکەوا من دوورخاومەوە بە عەکس و بە پێچەوانەوە هەمویان خاتریان نەگرتمەوە چونکە ئازاری لەسەرچی نەخڵبوون لەبەر نەبوون بە بەعسێتی و خۆڕاگری بوو لە ڕاستی ئەو سەردەما ئەوەی لەگەڵ جارێکێک لەوانە ئەوەی کە دانیشتووە ئەی ژووکە من دوور خرابەوە ئەوە لیوا ئەکرمی بەڵێ کامڕشی قەراخیە ئەوەی پشتمانەوە ئەوە ئیدارە مەحەلی لەسەر پەنجەی ئەوە سوڕایە زۆر مەشهور و پێڵێن ئەمیان عەلی غەفورە ئەوەی لە پشتەوە خۆمم ئەوی ئەو سەری ئەو سەر ئەوە کا حەسەنە مۆزەف و لە ئیدارە مەحەلی باشە ئەمە شەری ئەو ڕۆژگارە نیە ئەوە سەرۆکی با بڵین کارمەندەکانە ئەوە یەکێک بوو لە هەرە خۆشەویستەکان مێساژ خۆشمەوێ کاگە و ڕەحمانە ئەوە لە ئیدارە مەحەلی بوو باشە بڵێ کاک دکتۆر من ئەمێ پرسیارێ بکەم ئەم وێنێ و کڕیوە وەکو هەموو کەسێک کە خۆشی ئەوێ وەکو هونەرمەند لەخێر جارێ پێشەوە کاک حەمە ساڵح کاگەسۆ کا حەمە ساڵح دۆستی باوکم بوو لەلایەک وەختێکەوە نەقل کرام بۆ ئیدارە مەحەلی سوالی کردبوو معاون محافزەکە چی شوێنێ بین بە دوو کۆفارۆق نیارەزانانی کێ دامنێن لەبەر جابە کا حەمە ساڵح ویت کا حەمە ساڵحی خەمە سەر چاوم خۆی مێز و کورسی بۆ ڕاکێشاوم و ماوەیەک لەگەڵ خۆیان بووم لە ژوورەکەی خۆمە لە ژوورەکەی خۆیان اینجا چوم شوێنێکی ترم دۆزیەوە مەکتەبەی عامە بوو کتێبخانەی گشتی سلێمانی باقیەکەم لێ تاوا کرد تا گەڕانێنەوە بە جامیعە ئەوە خۆی پێشکەشی کردوم و لێشی نووسیەوە لە پشتەکەی پەیوەندیشمان زۆر بەهێز بووە تا لە ژیانیشە بوو بەڵێ خوا لێ خۆش بێ یادگارم بۆ دکتۆر فاروق بۆ ڕۆژانی دوای چەند ساڵێکی تر حەمە ساڵح دیلان و واژۆی کردووە کاگەسۆ هەر بالمەناسەبە زۆر شت هەیە هی دیلان ژیانی بەرهەمی و کۆمەڵشتی تایبەتیشی لەوانەیە من بیزانم خەڵکی تر دەیزانێت کاک دکتۆر ئەمێنێت چییە لە ناوەڵباکە کاگەسۆ ئەمە ئێمە کە ئاهەنگی نۆرۆزمانە گەڕا لە مۆسکۆ لە گورجستانەوە تیپێکە بوو تیپێک سەرۆکی تیپەکە و ئەوەی سەرپەرشتیە کردپیانەوە کەریم ئەنقوسی ئەوە تیپێکە لە تیپەکانی شاری بتلیس و گورجستانە کوردن جۆرجیا کە تۆ ناوەڕاستەکەی بە کوردی گورجستانە بۆ خەرگێکیش خەڵکی پێ ئەوێ بپێڵن گورجی و ئێمە خێزانیشمان هەیە لە سلێمانیاکە لە ئەسڵا گورجین بەڵێ ئەم وێنێ ژوێنێکی جوانە ئەمە ڕێژێک یەکێکە لە گفتوگۆکانی کە لەسەر نامەی ماستەر و دکتۆرە کراوە لە زانکۆی سلێمانی دوای ئەوەی کە لە ئەڵمانیا گەڕاومەتەوە ئەو پیاوە سەرسپیە ئەو پیاوە سەرسپیەوە بەڕەحمە بێ هزار ڕحمە لە گۆڕی ئەوە دکتۆر ئەو ڕەحمانی حاجی مارفە
ئەوەی تەنیشتیان عینەکە لە چا دەستی تۆزە بەرز کردێتەوە ئەویان بڵێ ئەوە کاکە حەمەیە کاکە حەمە نەحویە بەڵێ ئەویش هەر پێم وا بێ دکتۆراکەی لەسەر زمانە بڵێ ئەمە ژوێنێکی زۆر جوانە بەڕاستی کاک ئەوە وێنەیەکە وەختی خۆی کە بۆ 4 ساڵ دایان نامکەوە ڕاگری کۆلی لە ڕاگری کۆلێجی پەرۆدی وەرزشمەوە وەختە عمیدی وەرزشم ئەوەی کە دانیشتۆ دکتۆر حسان بۆ هاتوو بەلام بە سوتفا دکتۆر حسان فوادە لە گۆڕی ئەوەی ئەو سەر دۆستێکمانە کە مەشهورە بۆی کە لاسایی ئەکاتەوە پێڵێن حەمید ئەو حەمیدە کۆییە لاساییکەرەوەی هێزگار عجایبە جا دکتۆر حسان خۆشی ئەویست و بناسب هاتبوو باشە کار دکتۆر پرسیارێک تخوا زۆر ئەمێ بە بینە سەر ئەمێنەیە حەزەکەم پرسیارێ بکەم ئەمە لە ئاهەنگی دەرچوانی خوێنکاران و مامۆستایان بە نیمچە تەراتی لێک دابەشە بن بەسەر کورسیەکانەوە ئەم عەبایە و ئەمەوێ لە نهێنی ئەم ڕەنگانە تێ بگەم بۆچی ڕەنگەکانی مامۆساکان چوون یەگرین کاک ئەسۆ خۆی لە ڕاستیە سیستێمی ئیشکردن لە زانکۆ خۆ جەنابەت دەزانی سەرۆکی زانکۆیە دوایی ئەملا ئەولاکەی یاریدەدەری هەیە یەکێک لە یاریدەدەرەکان یاریدەدەری کارگێڕیە یاریدەری زانستیە ئێستا سێمیشیان بۆ زیاد کردووە پێڵێن خوێنکاران ئەو کاتە من یاریدەدەری سەرۆکی زانکۆم بووم بۆ کاروباری کارگێڕی ئەو ڕنگانی کە بە قۆڵی ئێمەوە هەیە ئەو جلەی ئێمە لە بەریەکەینەوە ڕۆبەی سەرۆک و لەگەڵ یاریدەدەرەکانی جیاوازن لەگەڵ عەمیدەکانە عەمیدەکان ڕەنگی کۆلێجەکەی خۆی لە قۆڵی ئەیرێ ئەوەی ئێمە قۆڵی لە قۆڵمان ئەو ڕنگانە نمونەی یا بڵێن ڕنگانەوەی یاخود ئیشاراتن یا ڕەمزی کۆلێجەکانن ئەو چەند کۆلێجمان هەیە ئەوەنە ڕەنگی لێیراوە قۆڵمان ئەوانن ئەمەش ئەنجومەنی زانکۆیە ئەو ئەنجومەنی زانکۆیە ئەو زمانە بەڕەحمە بێ دکتۆر کەمال خۆشناوە لە ناوەڕاستایە ئەو وەکاتە من عەمیدی پەروەردەی وەرزش بووم باشە کاک دکتۆر ئێمە دوو خولەکمان ماوە تەنیا زۆر داوای لەبرنەکەم بەڵام بۆ ماڵ ئاواییکردن هەرچەنە جەنابە ماڵاوایەکەشێ بەدڵ نەبوو ناقەی ناکە بۆ ئێرە ئەبێ ئەبێ ئێساوە بچون کەشتی حەزی کشتی کە بەکاربێنی پەیوەندیت باشە لەگەڵ مناڵەکان تاوانێ هەتا بڕی ئێمە ئەوەشمان هەر بە لە جیناتی وراثەوە بۆ ماوەتەوە من دینی ومانمان مناڵە بەڵێ ئەمە کامیانە ئەوە کچەکەمە بە سەر شارمەوە ناویسی ئەفرۆیە باشە خوابی هێڵێ ئەمەیان ئەویان من هەرە و کوڕم هەیە و تاقانەیە ئەوە ناوی ئۆژۆیە ئەو ئۆژۆی کوڕمە ئۆژۆ یعنی چی مامۆستا ئۆژۆ یعنی قووەت و عەزەڵات و دەسەڵات وشەیەکی ئاوێستاییە وشەیەکی ئاوێستاییە ئەمە بە سەیرانێک چوو بین بۆ ئەسفەهان بۆ ئێران ئەو ئەسفەهانە ئەوە ناو بازاڕەکەی ئەسفەهانە زۆر مەشهور و بەناو بانگە ئەوە ڕیزی عەرەبانە لێوایتر ئەوەی کە گەشت بکە لێوێ ئەیگێڕن ئەو ناو عەرەبانەی بابرین بە کوردی سلێمانی جاران پیان و عەرەبانەی لەیلی ئەوە یایلی عەرەبانی یایلیان پێ بەڵێ ینی توش هەر بە خۆشەویستی جارانەوە بەڵێ هەر بۆ ئایتر عەرەبانی یایلیان پێ دۆ لە یابووین باشە ئەم وێنەیەش هەر وێنەیەکی جوانە ئەمە ئەوە لە سەر چرارە کە لە هەولێرە گیراوە ئەومە چێشخانەیەکی هەولێرە ئەوەی لە سەری سەرەوە سرودا بە تەنیشتیەوە خۆمم لەم لاوە خوشکێکمان هەیە مامۆسای سالمیە کوێستانی ناوە ئەو کراسوورەکەی ئەو سەریش زاواکەمانە کاک دلێر بڵاهی لە ناو وێنەکانە ئەم وێنەیەم بینی حەزم کرد ئەمێنێمان بۆ باسکە ئەمە بە تایبەتی دووەم کەس تەنیشتی چاکەت و باوکمان چوار برابوونی ئێستا تەنیا مامان کەماوێ لە ژیانە ئیشەڵا 100 ساڵ تەمەنیە بێەوە مامۆستا شەوکە سەدیقە بابزانم بەناو بانگە وەرزشکار ئەوەش مامۆسایەکی قورئان خوێنە لەسەر ئەو مەولۆکە خوێنێتەوە ئەوەی بڕان کوچۆکەکەشەوە خۆمم ئەوەی تەنیش مامۆستا شەوکەت کاکتاری برامە ئەو لاشەوە کاک عومەرە باوکی باخچە بەڵێ ڕێزمان هەیە بۆیان بڵێ ئێمە ئەمانەیە ئەمێنەیە ئەمە وێنەی بکەینە دیاری بۆ خەڵک بۆ بینەرانی بەڕێز بڵێ ئەمە چێ ئەمە کچە هەرە پچکۆلەکەمە ئیژەی ناوە ئیژە دیسان و ناوەکە ئاوێستاییە بە معنای بەختەوەر بەڵێ گەشبین ڕووخۆش ئەو ناوەکەیتی وا معنای منانکە کچە پچکۆلەکەم خوانی بڕێ ئێمە وێنەیەکمان پێماوە ئەم وێنەکەین بە دوای وێنەی بەرنامەکە بە هیوام وێنەی زۆر جوانتر بگری لە ژیاندا چەند وێنەت هەیە بیکەین بەدە ئەوەندە بەڵام بە تەندروستێکی باش پێش ئەوەشی من ئێرە بەجێبیاڵم پێم خۆشە لەگەڵ
بەڕێز تا وێنەیە بگرین بۆ ئەوەی لە داهاتوە ئیشەخان بۆ مامکا بە وێنەکانی دوێنێ. سپاس ئەمەشەکەین بە دواوێنەی بەرنامەکەمە. سپاس ئەمانێکی ئەمانە لەم سەریەم سەرەوە کراسوورەکەەوە ئەوە ئەفرۆی کچمە ئەوە دایکێتی سرودا ئەوەی خۆمەم ئەوەی لە باوشما ئیژەیە ئەوەی لەم سەری ئەم سەریش وەستاوە ئەوە کوڕەکەمە ئۆژۆیە کورد دەڵێ بەداری هەزاری شەوی بمێنی بۆ مناڵ و لەگەڵ هەمووانە بۆ بواری ئەکادیمی و بۆ خوێندکارەکانە لەگەڵ هەمووانە زۆر سپاسدارەکەم و سوپاسی هاتنتارەکەم و مانگوو بوون بۆ ئێمە و سوپاسی ئەو ستافە بەڕێزەکەین کە لەگەڵتانە هاوکاری جەنابێ بوون هیوادارینکەوە دایمە هەمیشە لەسەر کەوتنا زۆر سپاس. خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر و کەسایەتێکی تر خواتان لەگەڵ.